ماڵی بابان ئازادە لە ناحیی شۆڕش هاوشێوەی زۆرینەی ماڵەکانی تر لە ترسی نەمانی ئاو زۆرترین تانکی خەزنکردنی ئاوی لە حەوشە و سەربان داناوە. بابان خاوەن پێداویستی تایبەتە و مریشک دەفرۆشێت لەگەڵ خەمی ئاوی خواردنەوەی خێزانەکەی دڵیشی لای ئاوی پێویستە بۆ پیشەکەی. سەرەڕای ئەوەی چەندین تانکی داناوە بەڵام بەهۆی کەمی پێدانی ئاوی خواردنەوەوە ناچارە بە تەنکەر ئاو بکرێت. هەفتەی دوو تەنکەر نەکڕم سێ تەنکەرکردم خۆ ئاگای لێەوە بەرمیلەکەدا خۆتان تەسویریکەن بەڕاستی ڕێژەی بارانباری ساڵ گەلێ زۆر بۆی سەخت ئێستا بۆیە بەلای کەم ڕۆژنە ڕۆژی ئەو باتە بەڕاستی بێزار بووینە بەدەست کەم ئاویەوە ئەو تەنکەرەکانە لیان برسە ساخت تەنکەرەکان کولی تەنکەری بە 8,000 بۆ 10,000 ئاوێنن ئەگەر وابێت مانای وایە هیچ نەمەعاشێک دەبێت من 150,000 کەمەندامی مێ ینی بیدەمە ئاو بیدەمە مەسرف بۆ مناڵ. لە کۆڵان و گەڕەکەکانی ناحیی شۆڕژ کە دانیشتوانەکەی کە سوکاریان پالکراوانن ئەستەمە هاوڵاتی یاخود ژنێکی ڕەشپۆش هەبێت گلەیی لە کەمی ئاوی خواردنەوە نەکات. ئەوان 30 ساڵە لە چاوەڕوانی چارەسەربوونی کێشەی ئاوی خواردنەوەدان و تا ئێستاش دەبۆ 15 ڕۆژارێک ئاویان پێدەدرێت. 15 شەوجاری ئاوتێ هەتا بڵێ خراپە ئاوەکەمان هەتا بڵێ ڕەزالەتمانە ئەم شۆڕش ئەمە 30 ساڵە لەم مەجموعەی هەتا بڵێ بی ئاوین هەروە بیە هەرێن چاکیەکەن و تا ئێستا چاک نەکریا ئاوەکە. 30 ساڵین لە مەجموعە ئاو نییە بخۆینەوە ئاو تەنکەرەکان ئەخنکێن هاوسی هاوڕێما کشی باری کرد ئەوەی دەوڵەمەند بێ ئەڕۆی فەقیر بێ جێما کشی کەسوکان فال شەیدە ئەوە تا کشی نووسەتی بۆ فرۆشتن. قەزای چەمسەماڵ بەگشتی کێشەی کەم ئاوی هەیە و لە ناحیی شۆڕش کێشەکە قوڵتر بووتەوە. لە ئێستادا ڕۆژانە بۆ چەمسەماڵ و هەرێک لە ناحیەکانی شۆڕش و تەکێ بڕی کەمتر لە 18,000 مەتر سێجا ئاو دەگات بە خەزانەکانی سنوورەکە لە کاتێکدا پڕی پێویستی ڕۆژانی ئەو سێ شوێنە زیاتر لە 40,000 مەتر سێجایە. لەبەرەوە باشترین چارەسەربووی کە بیری لێکراوەتەوە ڕاکێشانی ئاوی گۆبتەپە چەمسەماڵ بووە لە ساڵی 2000 لە یەکەم هەڵبژاردننی شارەوانەکانەوە بەڵێنی حکوومەتی هەرێمەکە ئەو پرۆژەیە بۆ چەمسەماڵ و شۆڕش و تەکێ جێبەجێ بکە. بەداخەوە تا ئەمڕۆ هیچمان لەو پرۆژەیە نەچنیوێتەوە. ڕاستە ساڵی 2011 و 12 بودجێ بۆ تەرخان کرا لە بودجەی هەرێمی کوردستان بەڵام نەچوێ بواری تەنفیزەوە بە عەمەلی ئیشی لێ بکرێ. چەمسەماڵ و ناحیەکانی دەوروپشتی لە هێڵی دوی دوکانەوە ئاویان پێدەگات. هێڵەکە کۆنە و ناو بەناو دەشکێت. ئەمە جگەلەوەی بە درێژایی ڕاکێشانەکەی لەدایان لاوەکون کرا و ئاوەکەی بۆ باخ و پێلای هاوڵاتی و بەرپرسان ڕاکێشراوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمسەماڵ.